ئێستا لەگەڵ هەڵەهاتنی خۆری بەیانی لە گەرمیان ئێمە هاتوونەتە یەکێک لە دالێکانی سنووری گەرمیان لێرە لەو جێگاین کاتێک لۆبێی لێبەرەم هێت لێرە بەشێک لە جوتیاران کاری جوتیاری دەکەن و بەشێکشیان بەوە سەرقاڵن کە ڕۆژانە لێرە لە دالێکانیان کاری بەرەمێنانی یاخود با بڵین چاندنی لۆبێ دەکەن و لێرە بەرهەمی هێنن ئەوەی هەیە لە گەرمیان هەندێک ناوچەی دیکەی کوردستان بەوە بەناوبانگە کە کەلار تەنها تووری هەیە بەڵام لە ١٨٠ سنووری هەرێمی کوردستان بە لۆبێ ناسکەکەی کەلار بەناوبانگە و لێرەوە ئەم لۆبێ دەڕوات بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئێمە کە لەم دالەین دەمانەوێت بڕۆینە لای جوتیاران خۆیان بزانین ئایا چەند جۆر لۆبێ هەیە و ئەم لۆبیانە لە کەلار کە بەرهەمێت لەسەر ڕۆخی ڕووباری سیروان دەگاتە چی ناوچەیەکی هەرێمی کوردستان لەگەڵ مابن. سڵاوت لێبێ کاک سۆفی ئەم کاتت باش چاوت ماچەکەم تۆ باشی ئەمە لۆبێ ناسکەکەی کەلارە بەرلوتە باشە ئەم لۆبێ ئێوە ساڵانە لە مانگی چەندەوە دەسەکەنە بەرەمهێنان یاخۆ با بڵێن چاندنی ئەم لۆبێ ناسکە ئەم لۆبێ لە مانگی 6 کە درەومان کرد لە دوای گەنمەکە تەنفیزیەکەم پێ تەنفیز ئاوێدەین جوان پختە لەوە لای کێڵین دوویەشی لێدەین دوای ئەوە دیچەرەکەی لێدەن هەیە دینێکە بە قەترێکە بە گۆلێکە ئێمە بە گۆل کردمانە گۆلەکە جوانترە و ناجحترشە. چەند جۆر لۆبێ هەیە؟ لۆبێ خۆی دوو جۆری هەیە ئەمریکی هەیە و کوردی ئەمریکیەکە بنجکە کوردیەکە ئەوە ئەڕۆ تەرز ئەڕۆ. باشە کام جۆریان زۆر باشە؟ ئەوانە لا ئێمە ناوی ئەمریکەکە لا ئێمە ناوی یانی ئەم کوردی خۆمانەوێت ئەمریکەکە لە لەنگەر و بە خوارەوێ بەڵام لا ئێمە ناوی کوردیەکەوی. باشە ئەم کوردی خەڵک لێی ڕازیە؟ ماشەڵڵا خەڵک زۆر ڕازیە لەبەرەوە تامە شیرینە خۆشە بەڵام ئەوە کە وانییە ئەمریکیەکە وانییە. بۆ لە کەلار زۆر لۆبێ لێرە ئاچێنرێ یاخود بەرهەم دێت و ئەنێردرێ بۆ ناوچەکانی دیکە. کەلار زانی چۆنسە کەلار هەر هەمووی لە بەرلوت و هەتاک و ڕەنگەلی خان ئەو جامە شوتیمانەکە پێشمە هەرم دیانە وعام ئەم دێتۆی بینی 50 پیکاپ شوتی لێ دەرچوو شوتێک کەسە ڤایرۆزە پیا وە لێ ئەدا نازانێت ڤایرۆزە چیە لە وەختی پێگەینە عیلاجی نییە ئەمە وازمان لێ خەسارە زۆرمان کرد ئەمە لەبەر ئەوە شکر نەخۆشی شوتی کەمە بەرهەمەکەشی باشە بەڵێ عەزێتی زۆرە عەزێتی زۆر ئەوێت ئەوەی هاتی ئەوێت ناهمیە ناوی باشە بۆ لە هەنێ شوێنی کەلاریشە لە هەنێ شوێنی ناوچەی هەرێمی کوردستان ئەم لۆبێ بەرهەم نایە بۆ ئەزانی چۆن ئەم لۆبێ سەر لەسەرەوە بیکەوانیە لەسەری کوێ لەو بانە بیکە لە قەسم دەدیەکە لە بان لە زەویەکان بان بیکۆک ئەمە خۆش دەرناچۆکەمە جوان دەرناچی ئەمە حەز لە شوێن فێنکەکە حەز لە ئاو هەوای فێنکەکە لە این شەکرێ لە تەقتەق شەکرێ ئەو شەروایە قەراق بنەکەیە ڕووباری کی پێڵێن زیەکیە زێ بچووکە گەورەی ئەوخوا نازانم باشە ئەڵێن لە ١٨ لە هەرێمی کوردستان لۆبیەکە لە کەلارەوە بۆیە ڕوا بۆ لە کەلارە لۆبی کەلارەوە بەناوبانگ ئەڵێن وەکو توورەکەی کەلار وایە ئەیوای لۆبێ بەرلوت و کەلار بڵێن بەرەو ژوور لۆبێکی جوانە سەوزە تەماشاکە چەند سەوز و جوانە خەبەر کامیرەکە ئەمنە جوانەتر مشتری خۆی هەر خۆی بیبینێ عاشقێوێ ئەوە جوانە دوای ئەوشە تامەکەی فەرقی زۆرە. ئەم لۆبێ چۆن لێ بنرێ خۆشە هەنێکەیە سووریە کات و هەنێکەیەوە شۆرباییکە وەڵای ئەم لۆبێ خۆی ئەگەر کامڵ بێ ئەمە وەک چەرەز خۆشە کامڵ بێ کامڵ لە دوای نان وەک چەرەز لێ بنێ خۆش ئەمە یەک دووەمە قیمەیی زۆر ئەمە خۆی قیمەی زۆر خۆشە وەک وردیکەی جوان لەگەڵ قیمەی بەس لە گۆشتە نا وەکو قیمەی گۆشت وردیکەی سووریکەیت باشە ئەگەر لەگەڵ گۆشتابیکەی چیە جاک بەشتە هەموو شتێک لەگەڵ خۆش لۆبێش بە تایبەت وەڵڵا باشە با بڕۆینە سەر ئەم لۆبێ ئێوە لە مانگی چەندەوەتە دەست پێەکەن ئەمە لە مانگی چۆن ئیشی لەکەن ئەگەر بزانین ئەمە لە مانگی 6 ئەچێنرێ هەتاک و 15 حەوت ئەبی 15 حەوت ئەوە تاکەی لۆبێتان هەیە ئێمە ئەگەر فەسڵ خۆش وێ بڵێن هەتا نزیک مانگ 12 تامان 12 من خۆم تا حەفتەی 11 20 11 ئەلا لە هەلم زەوێت لۆبێم چنی باشە ئێوە لەگەڵ ئەوەیشا کە خوای گەورە ڕستتاندات ئەم زەوێتان کردوێتە لۆبێ ڕستێکە خوای گەورە پێداون هەلی کاریشتان بۆ چەند کرێکارێک ڕەساندووە لێرە لەخوا بەزیارە وەڵام من ساتی ئەوە چەند 6 کرێکارمەی 7 کرێکارمەیە ئەگەر بێت ئەیکەمە 10 کرێکار بەڵام تۆزە کرێکار کەمە لەم وەختە لەوەرە شتەکە عامەوەی کۆ پێگەین بۆ کرێکار ئیش کەمە ینی کرێکارەوە نەکەمە کرێکارەکە کەمە بیتێنین شتەکە زۆرە ڕستەکە زۆرە خەڵکەی بات خەڵکەوەی ئیش نییە ئەی نییە ئەخر گشت کرێکارە نازانێمە بکە
ئەمە خبرەی گەرەک ئەمە ئەبێ ئاوهای لێ نەکەی پاشێ لیکەیت و ئاها عاد بیکەیت ئەبێ ئەمە بە جوانی بۆ وردی ئاوا جوان بگەڕێتیایە ئەی چۆن ئەگەر یەکێ بێ نەزانێ نازانێت نوای هەر سەمە کیلۆ 350 نارە دێنەکرێکە اینوای 1000 نەرشی بدەیت ناتوانانی باشە لە ساڵانی پێشوو لۆبێت چەندیە کرد ئیمساڵ چەندەکە وەڵی لۆبێ حەسەب مشتریە تۆزێ ئێمە بۆنی ئەم خەیرانەوە بێموچەیەوە جاران ئێمە لە سەر جادەکە مافرۆشت هەر مامۆستا هەولایەدا ماشەڵا هەر بەچکە کە یەک لایەدا لامان دوسێ فەردانە بن بەخوا لەو بانجادە 4 تەن تا 5 تەن ساقە کراوەتەوە بەڵام ساتێت ئێمە چاوەڕێکن مشتری سلێمانی خوار کیلۆی چەندێکە ئیمساڵ وەڵی ساتی ئالە 2300 و 250 ئەو ناوە لە بازار وەچە نەفرۆشی بەقاڵی داتە دوو ڕەکەم و دوو باشە ساڵی پار بۆ ئێوە چەندیە کرد ساڵی پار 1000 کرد لە 1000 ساوە باش پار یعنی ئمڕۆ ئیمساڵ بابۆین نرخەکەی کەمێک بەرزترە ئەخرت سەرەتایە نرخەکەی دابەزێ لەبەرەوە ئەگەر خواست لەسەری بێ بەرە خوار بڕوا باشە ئەم لۆبێ دەوا و دەرمان با بڵین کیمیایی ئەم کیمیایی ئەکری ئەمە دوسێ جۆر ئەمە ئینە ئەمە جەوەیە گۆلە ئەمە ئەبێ کیمیایی بۆری بکەین دا پێشن دا بەڵام ئەو کاتر قەترێ ئەوانەوە ئاوە بێنێرن ئەوە کیمیاییشی لێکن سائل باشە ئێوە ڕۆژانە لێرە لۆبێت چەندێک بەرهەمەیە نەیخەنە بازاڕەوە وەڵی ئێمە حەسەب کرێکارە سەمن کرێکار وایە 40 کیلۆ ڕنی نوای 20 کیلۆ ڕنی ڕۆژانە ئێوە مەبەسم ێستا لەم دالێ کیلۆ 150 کیلۆ خەنە بازار ئتر هەیە 500 تاقا هەیە تەنەخا گەرێ زۆریە خەڵک لێ ڕازیە لێ ڕازێ لەخوا بەزێ لەخوا بەزێ دەستە خۆش بەخوای گەورە ڕستانبانەکەت قوربانم دەستە خۆش بێت